ئاستی ئاو ئەمڕۆکە لە بەنداوی دوکانە 495 فاریزە 85 مەترە لە ڕووی ئاستی دەریاوە. ئەگەر ئەم ئاستە بەراوردکەین لەگەڵ ساڵی پارە نزیکەی 8 مەتر دەریاچەکەمان نزمترە، یعنی ئیستا 3 ملیار مەترە سێژە ئەو لە دەریاچەی دوکاندا هەیە. ئێمە ساڵی پار توانیمان 7 ملیار و 280 ملیۆن خەزنکەین، یعنی تاکو ئیستا 4 ملیار مەترە سێجا ئاو ویزگەی کار و ئاوی دوکان سەرفی کردووە و هەتاکو ئەمڕۆکەش ئاو هەر لە دابەزینایە. ڕێژەی بارانبارین تا ئەمڕۆ 280 میلیمەتر باریوە، لە کاتێکدا پار ئەم ساڵ 810 میلیم باری و هاتە نزیکەی 530 میلیمەتر لە پار کەمترین. ئاستی ئاوی بەنداوەکەش ئەمڕۆ 466.23 بووە، لە کاتێکدا پار ئەم ساڵ 471.85 واتە 5 مەتر و 62 سانتیم لە پار کەمترین ئەم ساڵ.